والله جوابي ما شاء الله وانا خوشة نيوي سر خوشة والله يمو خواردني خوشة سلااو لێ بێت سلااو لأخو يا أخوة بخير من سر شاو سپاسەکەن چەنە هاتون بۆ ئێرە والله بدوري ساعة غبي هاتوينا جاواقی چەنە خۆشە بەلا والله جوابي ما شاء الله وانا خوشة نيوي سر خوشة لە کێوە هاتون بۆ ئێرە والله ئێمە خۆمان ناو شارەوە هاتوینەوە زەو دووسێ برادرەمان لەگەڵ هاتوون لە دەرەوەی شارەوە هاتوون هیچ خواردنێکتان ناوێ خۆتانە نەوەڵا چونکە ئێمە خۆمان ناو شاراین نانوشتمان خوارین جا هاتوینە لەم وەرزی زستانە چ خواردنێ خۆشە بەلاتەوە والله هەموو خواردنی خۆشە بە تایبەتی ئەوەی گۆشت بێ خۆشە باشە لە چاوەرزەکەی ساڵە حەزت بە چ وەرزەکە زیاتر والله خۆم بە تایبەت حەزم بە هاوینە بە زستانی ژەر خۆشە هەموو وەرزەکان خۆشە بەس من هیوایەتم وەرزی هاوینە لەگەڵ برادرانە یاری شەڕە بەفرتان کرد ئارە والله نەمان شەڕە بەفر کردووە هەر تااقەتمان لێ چوو